لە ئێستادا حیزبە ئیسلامیەکان بە جۆرێک مشتەرەکن لەگەڵ حیزبە ئەلمانیەکاندا. ئایا ئێوە دەبنە بەدیل بۆ حیزبە ئیسلامیانە یان ئێوەش دەبنە هاوکار و لەگەڵ ئەوانە بەوش هاوشێوەی ئەوان کارەکەن لە داهاتوودا؟ ئێمە وەکو ڕەوت باوەڕمان بە فرەدیدی هەیە. فرەدیدیەکەش هەموو کەسە گەگرێتەوە. ئێمە نامانە خەڵک لە قاڵبی خۆمان بدەین، ناشمانە دیکتاتۆریانە ڕێی خۆمان فەرزکەین بەسەر خەڵکیان، چونکە خوای گەورە فەرمێ لا ئیکراها فی الدین، یعنی خەڵک حڕە لەوەی دینەکە چۆن وەرەگری، کە تۆ نەتوانی دینەکە بدەی بەسەر عەلمانیەکە، بەسەر لادینیەکە، بەسەر ئەهلی کوفرە، بەتاکید لەگەڵ کابرای ئیسلامی هەربێن فرەدیدی قبوڵکەی. و من بۆ خۆشم پێم وایە ئەو کەسەی کە فرەدیدی قبوڵ نییە، نە لە قورئان و ئیسلامەکە تێگەیشتووە، نە لە واقعەکەش تێگەیشتووە. بۆیە ئێمە بڕامان بەو فرەدیدی هەیە، ناشمانێ ببین بە بەدیلی کەس. یعنی ئەگەر خوای گەورە کردین بە بەدیلێک و بە قووەتێکی گەورە، بە هێزێکی وا کە گۆڕانکاریەکەمان پێ بکرێ و دوایش ئیدارەی دەوڵەت و ئاڕاستەی کۆمەڵگەکەمان پێ بکرێ، ئەمە شتێکی گەورەیە و نیعمەتێکی گەورەی و فەزلی خوای پەروەردگار. بەڵام حتا ئەگەر واش بین، ئێلغای خەڵکانێکی تر ناکەینەوە کە پێش ئێمە یا دوای ئێمە یا لەگەڵ ئێمە هاوشانی ئێمە دید و تێڕوانینی تریانە بێ لە پێناسە و لە تێڕوانینیان بۆ دەوروبەریان. ئێمە باوەڕمان وایە کە خەڵک ئازادە لە شێوازی بیرکردنەوەی، لە شێوازی دەربڕینی. ئەو کاتەش بە پێی قەوانین هەمووی شتێک ڕێگەخرێت. دەربڕینەکان پێویستە بە یەکتر نەچێشرێن، هەر یەکە سنووری خۆی وەدابنرێ. سنوورەکانی شەمووی سنوورێکی دەستوریە بن کە لە ئێمە حتمما دەستورەکانمان بە پێی شریعەتی ئیسلامە بێ. لەبەرەوە ئێمە نامانەوێت واش تەسەور ناکەین، هەوڵیش بۆ ئەوە نادەین ببین بە بەدیلی ئیسلامیەکان. بەڵام ئێمە لەم بەینەیە کە دەینە پێشەوە زەرورەتێکی فەریزەتێکی شەرعیە و زەرورەتێکی واقعیە کە ئەمان لێکە ئەبینە پێشەوە. جیناگەر بمان زانایە بزوتنەوە کۆمەڵ و یەکگرتو و مەدخەلیەکان ئەوانە ئەبن بە جموجوڵێکی ئیسلامی هەڵگری پەیامی وەحی و ئەشتوانن کە کوفر و ئیمان بناسێنن، سنوورەکانیشی جوداکەنەوە لە یەکتری وەلا و بەڕائێکی پاکیشیان هەبێ. ئێمە بە تاکید دروست نەبووین. بەس دیارە ئێمە ئێستا ئەم دید و تێڕوانینەمان کە بۆ دروستە بێت سەبەبەکەی ڕۆشن نەبوونی لا ئیلاهە ئیلا اللهە لە بانگەوازی ئەم کۆمەڵە ئیسلامیانەیە. ئەم کۆمەڵە ئیسلامیانە نایانەوێ تاغوت بناسێنن، ناشیانەوێ ئیستیخلافەکەی ئیسلام کە بە وەحیە ڕوون بۆتەوە ئەرچی ئەم ئینسانەیە لەسەر زەوی ئەوان بیناسێنن. خوای گەورە فەرمێ وما ئەرسەلنا من ڕەسوول ئیلا بلیسانی قەومیه لیوبەیەنە لەهم. ئێ باشە ئەم تیبیانە بۆچی ناکرێت؟ بۆچی ئەم دینە ئەم وەحیە ڕوون ناکرێت؟ ئێ باشە ئەم وەحیە خۆی چییە؟ دوو بڕگەیە، ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. عیبادەتی خوای پەروەردگار خۆ هەرەوە نییە لە مزگەوتەکە بیپەرستی. ئەی ئەم ئیستیخلافە کە پێغەمبەران هاتوون و ئەبێ شوێنیان کەوین و شەریعەتەکەی ئەوان وەربگرین ببێ بە سەروەرێتی یاساواتە باڵا دەستی وڵاتەکە، ئەی باشە ئەمە چۆنە چەسبێ لە مواقعی کوردستانە ئێستا؟ خەڵکێک ئیستیعدادیشی نییە تاغوت بناسێنێ، بە پێچەوانەی ئەویشەوە بە تاغوتەکە ئەڵێ ئەمە وەلی ئەمری مسلمانە و ئیستیعدادی هەیە بەیعەتی بدات. ئەو لە ناخیشیە بە ئەتباعەکانی خۆی ئەڵێ لە ناخیشتانە نابێ بیبوغزێن و ویست و ئیرادەتان وابێ کە لێی دەرچن. یعنی ئەمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەلا وئین السوڵطان والقورئان سەیەفتەرقان فدوروا مع القورئان حيث دار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێت دەسەڵات و قورئان لە یەک جودا ئەبنەوە، ئێوە لەگەڵ قورئانەکەی ئەبنەوە هەر چۆنە کە ئەڕوا و سەبریش لەسەر عەزێتی سوڵتان بگرن. ئێستا سوڵتان و قورئان لە یەک جودا بوونەتەوە. کابرای مەدخەلی بە زۆر خەڵکەکەی ڕاکێشێ بۆ لای سوڵتان وازیان پێدێنە لە قورئانەکە خوای گەورە کردوێتی بە شەرتی ئیمان کە کوفرانە بە تاغوت بێنێ. ئێمەمانەوێ ئەمانە ڕاست بکەینەوە، هەم لە لای ئیسلامیەکانیش و شاهیدیش بدەین کە ئەو واقعێکی کوفرە، واقعێکی جاهیلیە. ئەمانەوێ کورت و مختصر لتەکونوا شوهەداء عەلى الناس، ئەم شاهیدیە بدەین کە کوردستان دارالکوفرە، حاکمەکەی و دەستورەکەی تاغوتە، کۆمەڵگەکەی جاهیلیە، ئەهلی مزگەوتیشی زۆرینیان ئەعرابن. ئەمە کورت و مختصر شاهیدی دانی ئێمەیە، لەبەر ئەمەیە کە جیاوازین لەگەڵ ئەو ئیسلامیانە، واشمانەوێ ئەمانە ڕاستکەینەوە ئینشاءڵڵا.